خوێندکارە خۆشەویستەکانی سەرجەم زانکۆ و پەیمانگاکانی کوردستان، بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە پیرۆزباییتان لێ دەکەم و هیوای سەرکەوتن و داهاتوویەکی پرشنگدارتان بۆ دەخوازم. لە ساڵی ڕابردوودا بە دیداری یەکتر شاد بووین و بەڵێنی بەدواداچوون و چارەسەرکردنی کێشەکانم پێدان. بە خۆشحاڵیەوە زۆرینەی کێشەکانمان چارەسەر کرد. ئێستاش بە بڕوای تەواوم بە ڕۆڵ و پێگەی ئێوە لە ئێستا و داهاتووی وڵاتەکەماندا بەڵێنتان بۆ دووپات دەکەمەوە کە بۆ ئەم ساڵی خوێندنیشتان بەندە و یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشت و پشتیوانتان دەبین. خوێندکارانی عازیز، ئێوە ئەو نەوە فێرخواز و داهێنەرن کە وڵاتەکەمان پێویستی بەتوانا و لێهاتوویەکانی ئێوەیە و ئومێدی گەورەمان لەسەر داهاتووی ئێوە هەڵچنیوە. هەر بۆیە بەدیهێنانی ماف، بەدەستهێنانی شایستە داراییەکان و پێداویستیەکانی دیکەی خوێندنتان بارکی خۆمان دەزانین و هاوشێوەی ڕابردوو لە هەوڵەکانمان بەردەوام دەبین. پشتیوانی هەموو فشارە مەدەنیەکانتان دەبم و هیوادارم چالاکیەکانتان تند و تیژی لێ نەکەوێتەوە و کاریگەری نەرێنی لەسەر ژیانی هاوڵاتیان نەبێت. داواکارم هاوکاری هێزانمنیەکان بن لە پاراستنی ئاسایشی ئێوە و هاوکاریکردنی خەڵکە خۆشەویستەکەمان، پێکەوە بەرەو داهاتوویەکی گەشتر هەنگاو دەنین. دڵسۆستان، بافڵ جەلال تاڵەبانی، سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، 12 تشرینی دووەمی 2022.